ئارێن دەنەکەی خۆر لە ژۆرێ بی مەلایکەت نایەتە ئەو شوێنە زام هەتا چەند ڕاستە. هیچ فرموودەیەکی صحیحم نەبینیوە لەو بوارەوە هاتبێ بڵێ مەلایکە نایەتە ژوورەوە. عادەتەن دەنەکەی خۆڵ ئەوەی کەوا شتی پیسی تێکرێت لە دەرەوە دانرێت، ئەمما بۆ نمونە کلێنسێکە پارچە مقەبایەکە شتێکە لەسەر ئەو بەرشە ئەکەوێ ئەیکیتە ناو ئەو تەنەکەمەخسەر ئەوەیە. نانە هیچ کێشەیەکی تیانێ نەمبینیوە، هیچ فرموودەیەکم نەبینیوە و هیچ فتوایەکیشم نەبیستۆ و نەشم خوێندوێتەوە. کەواتە شتەکە وەکو چۆن ئێستا ئەڵەن بۆ نمونە یەکەم شەوی مانگی ڕەمەزان سوڕەتی مولک بخوێنە، نازانم پاداشتەکەی چییە. وەڵڵاهی هیچ فرموودەیەک نەهاتووە لەو بوارەیەوە، هیچ فرموودەیەک نەهاتووە بڵێ شەوی یەکەم شەوی ڕەمەزان سوڕەتی مولک بخوێنە 30 ئاەتەکەی ئەوە پاداش وەرەگریت. ئەمانە کۆمەڵێ خەڵکن، نازانم ئەم فرموودە ئەم حەدیسە ضعیفانە هێنن هەمووی هەڵبەسراوە بەدەم پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم ئەیدەن بەگوێی ئەو خەڵکەیە. ئەمانە ئەسڵ ئەساسی نییە، هیچ یعنی لە فرموودەی صحیح هاشتی وا باس نەکراوە. وی پێغەمبەری پاک صلی الله علیه وسلم فەرمێ من هەر شتێکی خەیر هەبێت پێتانم وتووە پێتانم ڕاگەیاندووە، هەر شتێکی شەڕ هەبێ ئێوەم لێ ئاگادار کردوێتەوە. بەڵام لەو فرموودە صحیحانەیە هیچ لەم بابەتانی تیانە کەوا باس ئەکرێت، نە تەنەکەی خۆڵەکەی تایە، نە چی پێڵێن ئەوەم نەبینیوە، بەڕاستی من نەبینیوە، و نە ئەوەشی تایە لە شەوی یەکەم شەوی مانگی ڕەمەزانە سوڕەتی مولک بخوێنی ئەوە نەخێرەکەیەتی.